دیارە ئەم ساڵ کاریگەری بۆنە کەمبارانی لەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەرکەوتووە تامان لە ناویشانە بەنداوی دوکان خۆی 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت بەڵام ئەم ساڵ ینی ڕێژەی ئێستا ئاستی ئاوی بەنداوی دوکان نیوەی ئەو ڕێژەواتە نزیکە 3 ملیار و نیو لە نێو بەنداوەکەیە ئەمەش بەپێ ئەوەی کە قسەم لەگەڵ لایانی پەیوەندیدار لە بەربەراتی بەنداو کردووە دەڵێن ئەم ڕێژەیە زۆر کەمە بە تایبەتی لە 2 ساڵ ڕابردووە کە بەهۆی زۆری ئاستی ئاوەکە ینی بیلماوس پڕ بوو ئاو لێرە بوون ئەم شوێنێکە من لێرە مێسا ڕووباری زەی دوکانەکە لە بەنداوەکە دێتە خوارێ ینی مەترێک لە سەری منیش و ئاو لێرە بوو بەڵام ئەوە دیمێنەکان دەیبین ئێساکە ڕێژەیەکی ئێزگار زۆر کەم ئاو دێتە خوارێ ئەمەش کاریگەری ئەوەیە کە ئاوی بەنداوی دوکان ئاستەکەی بەقەدەر نیوەیە و ئەمە گۆڕانکاری دەبێت لەسەر ئاستی بەردانەوەی ئاو لە بەنداوی دوکان کاتێک کە بەنداوی دوکان ڕێژەکە کەم دەکات لە ئاستەکەی بۆیە لە ڕێژەی بەردانەوەش کەم دەبێت ئەمە کاریگەریەکانی دواتر دەردەکەون تەبان ئێستاش ئەم کاریگەرانە دەرکەوتون بە تایبەتی لەسەر ئەو جوتیارانەی کە دەکەونە خوار بەنداوی دوکان بە تایبەتی هەردوو دیوی قەزای کۆی و قەزای دوکان و تا دەکات قەزای چەمچەماڵ و تا دەگاتە کەرکووک و ناوچەکانی تری باشوور و ناوەڕاستی عێراق ئەم ساڵ کە ڕێژەکە خۆی بارانکەمباریوە ئاویش بۆ ئەم جوتیارانە بڕوات ئەمە زیاتر ڕێژەکە کاریگەری لەسەر جوتیاران دەبێت وە سەبارەت بە پلانی بەربەراتی بەنداوی دوکان قسەم لەگەڵیان کردو ئەوان پلانیان هەیە ئەم ساڵ هاوشێوەی بۆ نە ساڵانی ڕابردوو هەمان پلان جێبەجێ نەکەن بەڵکو گۆڕانکاری لە پلانەکە بکەن دەبێت حسابی ئاستی ناو ئاوی بەنداوەکە بکەن و حسابی ئەوش بکەن بۆنە لەوانەی ئەم ساڵ کە ڕێژەکە کەم باریوە لەوانەی ساڵی ڕابردوو یا ساڵی داهاتوو یا 2 ساڵی داهاتوش ئەمە تەمان پێشبینیە ئەگەر بێت و بە هەمان شێوە بارانکەم بارێ دەبێت حسابی خۆیان بکەن وە کاریگەری لەسەر ئاستی بەرەمێنانی کارە باش دەبێت لە وێزگی کار و ئاوی دوکان چووکە بەم ئاوە ئیشەکە ئەمە کاریگەریەکان هەمووی دەرکەوتوم ئێستا هاوڵاتیەکم لایە هاوڵاتێکی بەتەمەنی قەزای دوکانە دەمەوێت سەبارەت بەم دیمەنە قسم بۆ ینی بەفعلیە ساڵانی ڕابردووش ئەم دیمەنە ئەو هابوو مامژاگە بێت تێرە جەنابەت هاوڵاتێکی بەتەمەنی قەزای دوکانی بەردەوام چاو لەسەر ئەم ئاوەیە ئاوەکە چۆنە ئێستا وەڵاهی ئەم ساڵ ئاوەکە کەمە ئاستی ئاوەکە کەمە لە بەروەی باران کەم باری پار و پێراریش چونکە بەحرەکە بڵین زیاد پڕ بوو تۆربینەکان سیان ئیشی یەکرد ئێستا ئەم ساڵ یەک دانە ئیشەکە لە بەروەی لەسەرەوە ئاو کەمێتە ناوی مستەوە ئاوەکە دابەزیوە تر تاسیری هەیە ئەوە تاسیری هەیە بۆ هەموو شتێک بۆ کارەبا چکەم حتا کارۆماییە کارۆ ئاویە بەم ئاوە ئیژەکە بسکە مستەوە ئاوەکەش کەم بێ ناتوان دوسێ تۆربانی ئیش پێ بکەن ئەبێ یەک دانە ئیش بکە ئێستاەوە یەک دانە تۆربانی ئیژەکە لە بەروی مستەوای ئەو دی بەحرەکە دابەزیوە بەهۆی کەمبارانی و پێشکارمەندی کارۆ ئاویەکە پێشترم بۆ خۆم لە حتەی کارۆ ئاوەکە ئیشم کردووە 38 ساڵ تقریبا ئەوەتی من لەوێم هیچ ساڵێکی بەم شێوەیە دابەزینی بە خۆ نەبینیوە بەهۆی کەمبارینەوە وە بزانم لە ئەو دیویژ لە ئێرانیش پێم وایە ساڵان بەعزەجار ئایان کردەوە بەعزەجار کەمیەکەنەوە ئێستا 2 ساڵ پێشساکە بیلماوسەکە پڕ بوونە ئاوی بەنداوی دوکان لەسەری دەڕژە ئێستا کە 2 ساڵ لەسەرێکی نیویتیایە پێدوانە بوو زۆر ئاو لە ماوەی ئەو 2 ساڵە زۆر ئاو بەردراوەتەوە خۆی بۆ ڕاستە زۆر بەردرایەوە بەڵام بۆ نمونە تۆ لە هاوینانە پێویستی بە کارەبایە ئەبێت جار هەبوو 4 تۆربینە ئیشی کردووە بۆ هەیە بگرە جار بەجار 5 سیان تر لەگەڵ ئەوەی لە خوارەوە شەم لە جنوبیش داوای ئەوان لەکەن بۆ زەرعات پشتیوە ناچار کرد بوویانەوە زیادیان کرد بۆ چاوەکەن من دەمێت لەگەڵ زانیارەکانە بەهار دیمەنەکان تیش پێ پیشاندەم ئێرە بۆ منە کەزی بچووکە نزیک بە بەنداوی دوکانەوە بۆیە نەچوونێ بەنداوەکە لە بەرەوەی ئەمڕۆکە ڕۆژێکی پشووە دەوام نییە لە نێو بەنداوەکە بۆیە ئەمە ئاوی بەنداوی دوکان یاخو زەی دوکانە کە لە بەنداوەکەەوە دێتە خوارێ دەمێ ئاماژەش بۆ دەم کە هەر لەسەر ئەم زەیە لە خوار بەنداوی دوکان لە ساڵانی ڕابردووە بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عراقی بڕیار بوو بە هاوبەشی 2 بەنداوی گەورە لەسەر ئاوی زەی بچووک لە سنووری قەزای کۆیە دروست بکەن یەکیان بەنداوی گوندی چۆم حەیدەرە کە بەنداویکی ئێجگار باش بوو بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عراقی دروست بکەوە بەنداوی دووەم لە بەنداوی گوندی ساردکە ئەم 2 بەنداوە کە ڕێژەیەکی ئێجگار زۆر ئاویان گل دەداوە بەڵام بەهۆی بە پێوە بەداچوونێنەی کردومانە بەهۆی کێشەکانی نێوان حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێم ئەم بەنداوانە نەتوانرا بچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی کێشانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا نەتوانێت جێبەجێ بکرێت و کۆمەڵی کێشەی تر بۆی ئەگەر ئەم 2 بەنداوە لەسەر ئاوی زەی بچووک دروست بکرایە حتمما ئێستا بوونم بارودۆخەکە بەم شێوە نەبوو و من قسم لەگەڵ بەڕێبەری بەنداوی دوکان کردووە ئەو ئاماژەی بۆ داوە کە ئەوان بۆنە هۆشداری دەدەن لەو بابەتەوە داوا لە جوتیاران دەکەن بە تایبەتی ئەوانەی کە بۆن لەسەرم ئاوا بژێوی ژیانیانە بوون کاری کشتتوکاڵی دەکەن و پێویستە ئەم زۆرە بەرهەم و کشتتوکاڵیە بۆ منە باخ پێ بدەن یاخود بچێنن کە ئاوێکی کێبیان پێویستە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە
بەفعلی کەمبوونەوەی ئاوەکە کاریگەری دەبێ و حتمما کە دوکانیش ناوچەیەکی گەشتیاری وەک دەبینن هەرچەند ئێستا بۆ ڕەمەزانە بەڵام گەشتیاری شەر هاتووتە ناوچەکە بە تایبەتی لە گەشتیاری ناوەڕاست و باشووری عێراق دێن لێرە کاتەکانیان بەسەر دەبن و ئەم ڕێژەی کە ئاو کەم بوو لە نێو بەنداوەکە حتمما لەوانەیە ئەم هەرچەندە پسپۆرانی بواری گەشت و گوزار دەتوانن ئەم بڕیارە بدەن بەڵام کاریگەری لەم حاڵەتەش دەبێت بە تایبەتیەوە بەلەمانەی ناو ئاوەکەن بۆی دابەزینی ئاستی ئاوەکە لەوانەیە نتوانانی هەموو بەلەمێک لێرە گەشتیار بگوازێتەوە بۆیە جوتیاران تەنانەت مانگێک پێش ئێستا ئێمە کوێنارتی بەدەڵات چونمان کردووە جوتیاران هەستیان بەکەم ئاوی کردووە لە زەی بچووک وە جگە لەمەش کاتێکە ڕێژەی کەم باران کەم دەبێت لە نێو خاکی هەرێمی کوردستانە ئەم جوتیارانە لە ئێستادا نزیکەی مانگێک پێش ئێستاش ئاوی بیرەکانیان وشکی کردووە بە تایبەتی سنووری قەزای کۆیەکە نزیکەی 70 کیلومتر ئاوی ئەم ئاوە بە سنوورەکە تێپەڕێ بەڵام بەشێکی زۆری ئەوەی کە لای جوتیاران ناساوە پشت ئاوە بۆیە پشت بە ئاوی ڕووبارەکان ئەو ڕووبارە لاوەکیانی کە لە وەرزی زستانان دوورسە بێت یاخود ئەو ڕووبارانی کە لە کانی و کارێزەکانە دوورسە بێت ئەمانە ئێستا هەمووی وشکی کردووە بۆیە جوتیاران ئەم ساڵ زەرمەندێکی ئێزگار زۆرن و جگە لەو زەرەرەی کە بۆی کەم ئاویەوە تووشیان هاتووە تەنانەت بۆی بەرزبوونەوەی نرخی دۆلاریش کەلوپەلە کشتتوکاڵیەکان ئێجگار زۆر گران بووە بۆیە جوتیاران بەردەوام ئەم کێشانیان بۆ دوورسە بێت ساڵێک بەهۆی ئەوەی کە ئاوەکە زۆرە بۆ نەکەلوپەلە کشتتوکاڵەکانیان زەوی کشتتوکاڵەکانیان ئاو دەیبا تاوەکو ئێستامانە قەرەبوو نەکراونەتەوە ئەگەر چی بەشێک لەم جوتیارانە بۆ نمونە لە نزیک کەناری زەی بچووکە مڵکی حکوومەتە مڵکی وەزارەتی داراییە بۆ نمونە بەرهەمە کشتتوکاڵەکانیان لە ناو چووە و بەشێکی مڵکی خۆیانە داوای قەرەبوویان کردووە لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراق ئێستا قەرەبوو نەکراونەتەوە و پێ دەچێت بە پێی پێشبینیەکان کە بە قسم لەگەڵ جوتیار کردو دەڵێ ئەرە هابێ بۆ نە ئەم بەشێوازە بێ و بەڕێبەراتی بەنداوی دوکانیش خۆی ئاماژەی بۆ داوە کە ئەم ساڵ ئاوەکە کەمتر بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە دوای 1.6 کە پلانی بەردانەوەی ئاو دەست پێەکە لەوانەیە کەمتر بەری بدەنەوە ئاوی بەنداوی دوکان ساڵانە پێویست بوو 3 بۆ 4 ملیۆن مەترسێجا ئاو بچێتە ناو بەنداوەکە بەڵام ئەم ساڵ تەنها نزیکەی 1 ملیار و شتێک هاتوتە ناو بەنداوەکە ئەمەش بە ڕێژەی یعنی 150 زۆر کەمتر لە حەدی خۆی ئاوەکە هاتوتەوێ بۆی ئەو هەم لە لای ڕێژەی کەم بارانی چووکە ئەم ساڵ لە سنووری قەزای دوکان نزیکەی 270 ملیم بارانباری و لە کاتێکە ساڵی ڕابردوو نزیکەی 500 ملیم بارانباری و کە ڕێژەی 150 کەمی کردووە و کاریگەریکی دیکەش طبعا پێشتریش بە چونکراوەتی لە NRT پەرلەمانتارەکان کە حکوومەتی ئێرانی لەسەر ئەو ئاوانەی ئەو ئاولاوەکی و دەریاچانی کە دەڕژێنە نێو خاکی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە سنووری خاکی ڕۆژهەڵاتی کوردستان حکوومەتی ئێرانی بۆ بەنداوی دروست کردووە یاخود لە ڕێگەی تونێلەوە دەیەوێت ئەم سەرچاوە ئاوانەی کە دێنن دەڕژێن ناو خاکی هەرێمی کوردستانەوە لایەن بدات ناوچەکانی خۆیان پێبڕ ئاو بکات و لێرەشدار حکوومەتی هەرێم وەکو پێویست پلانەکانی جێبەجێ نەکردووە بە تایبەتی ئەو دوو بەنداوە گرینگە یاخود ئەو دوو بەنداوە استراتیژیک کە ئاماژەم پێدا کە ئێستا دەبوو هەردوو بەنداوەکە تەواو بکران و ڕێژەی گلدانەوە ئاویان هیچ وا لە بەنداوی دوکان کەمتر نەبوو ئەگەر وا بواە سوودێکی ئەجگار زۆری دەبوو بە لەوانەیە بە 10 ساڵیش وشکە ساڵ یاخود کەمبارانی جوتیار هەچی بۆ نەکردایە کە ئاو لە سنوورە کەمتر بووە بەڵام ئێستا بۆ نمونە کاریگەریەکانی جێبەجێ نەکردنی پلانی حکوومەت دەردەکەوێت بۆی ڕێژەی کەمبارانی و لەوانەیە لە ساڵیان ڕابردووش پێشبینیەکان ئەوەی کە باسەکەی لەوانەیە پێشبینی بکەن کە باران کەم بارێ بەڵێ خالیت سپاس بۆ